كباسي بروتين أكين وقت شون إسبونا أم برداخل بردستي منايا كريستال دروس بوا ئێستا گۆشتی حیوان مثلا پارچە گۆشتی ستێک کە سەیری ئەەکەیت ئەو پارچانی کە ئەم گۆشتە دروستەکە پێوترێت چی ئەمەینۆ ئەسیدەکان چین ئەمە ئەوە بزانم بەڵێ خۆی بە شێوەیەکی گشتی پرۆتین زۆر یعنی تەرکیبەیەکی معقد و ئاڵۆزی هەیە بەڵام ئەگەر بیتە سەر یەکەی پێکهێنەرەکەی کە بریتێ لە ئەمینۆ ئاسید ئەمینۆ ئاسید ترشێکە کە لە بەشێکی لە کاربۆکسیل پێک دە کاربۆن و هایدرۆجینەکەی و بەشێکی لە سەرچاوەیەکی هایدرۆجین و ئۆکسیژن هەمان شێوە ئەمە بریتیە لە یەکەی لەوە بچووکترمان نابێ هەروەکو چۆن شەکر کەڵێن گلوکۆز و فرکتۆز و هەموو جۆرەکانی ئەوانێت بە هەمان شێوە یەکەی پێکهێنەری پرۆتین و هەموو گۆشتاتەکان بریتین لە ئەمینۆ ئاسیدەکان ئەمینۆ ئاسیدەکان لە سروشتا تقریبا نزیک 20 دانە نوعمان هەیە ئەکرێت بە شێوەیەکی زۆر ساکار پۆلێن ئەکرێت بۆ دوو بەش بۆ دوو جۆر جۆرێکیان پێوترێت ئسانشەڵ جۆرێکیان پێوترێت نان ئسانشەڵ واتە سەرەکی و ناسەرەکی سەرەکی بریتە لە چی سەرەکی بریتە لەوەی کەوا لەش ناتوانێت دروستی کات نۆ دانەیان پێوتە ئسانشەڵ کە بریتە مثلا ئازۆلوسین و لوسین و ڤالین و هستidین و نامێ بچمە زۆر ئەو تەفاسیلانەوە باشە ئەمانە لەش ناتوانێت دروستی کات لەبەرەوە ئیلا ئەبێت لە سەرچاوی خۆراکی بە تایبەتی سەرچاوەی حیوانی